باشی باشم ناو چییە؟ مایە مایە خان لە پۆلی چەندی؟ چوار لە پۆلی چواری ئەو ناوە خۆشە کێ لیناوی مایە خان دایکم دایکت دایکت زۆر خۆشەوێ؟ ئا خوا دایکتە لێنە سێنە ئیشەڵڵا بە چیەوە سەرقاڵی ڕۆژانە هەر ئەخوێنی یان لە ماڵەوە ئیشی دەستیەکەی وێنە دەکێشی چی دەکەی؟ ئەخوێنم ئەخ بەس خوێندن ئا یارمەتی دایکتە دەی لە ماڵێ؟ ئا ئافرین شتێکی خۆشم پێشکەشەکەی؟ لە چیا زۆر زۆر زیرەکی؟ نوکتەیەکی خۆش قسەیەکی خۆش نازانم چۆن؟ ماشەڵڵا تۆ مناڵی مێشکتانە و نەسافە ئێستا ئەبێ هەزار شت بزانن وایە؟ وایە شتێکی خۆشم بۆ باسکە شتێکی خۆشم پێشکەشکە ئەی چی بە دایک دەڵێی؟ سەری کامێرەکە بکە و قسەیەک بۆ دایکت بڵێ نازانم کە جوانە چاویشی پڕ بە لە قوربانت بووم دایکت زۆر خۆشەی وایە؟ بڵێ لە خۆشەویستی دایکتەوە دڵە پڕ بوو؟ پرسیارێکمان ئامادەیە وەڵامەکە زانی خەڵات دەکەم باشە؟ ئەگەریش ناوەست لە پرسیارەکە بێنە شتێکی خۆشم پێشکەشکە خەڵات دەکەم کامیان شتێکی خۆشم پێشکەشەکەی خەڵات دەکەم یان پرسیارە لێ بکەم و خەڵاتت بکەم پرسیار پرسیار باشە چ گیاندارێک گرانترین فەرووی هەیە اختیاریش دەیەمێ ڕێوی ئاوی ورچی بەفر گورگی دارستان ورچی بەفر ورچی بەفر دڵنیایت من پێت ئەڵم بیگۆڕە پێم خۆشە ببیتە خاوەن خەڵات ڕێوی ئاوی لەگەڵ گورگی دارستان کامیان گورگی دارستان نا بەداخەوە غەڵەت بوو بەڵام قەی ناکە من هەر خەڵات دەکەم باشە دەبەرێت قسەی جوانت بۆ کردم باشە خەڵاتێکمان بنێ فەرموو ئەوە خەڵاتی بەرنامەی مایکە سوورەکە بۆ تۆ باشە دەست خۆش زۆر سپاس بۆ تۆ دەستان خۆش بێت